یارجان بۆ لە کاتدا سەرپۆش و ئەڵقەی پەنجەکەی بە یەکجاری فرێدا دەبێ خۆشەویستە نوێیەکەی چێ بێ ئێستا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. خانمە مۆدێل یارجان خان چەندین جار بەشداری لە پرۆسەی شاجوانی کردووە، بەڵام هیچ کاتێک هیچ پلەیەکی بەدەست نەهێناوە وە بۆ ماوەیەکی زۆرە کاری مۆدیلی دەکات لە کوردستان وە چەندین جار کەتە بەڕەخنەی بینەران لە نێو سۆشیال میدیا، بەڵام هیچ کات بە قسەی خۆی وتنی کۆڵ نادەم وە کۆڵیشی نەدا. ئەم خانمە مۆدێلە لە پڕدا ڕۆژێک گشت دوێنە ڕوتەکانی خۆی لەناو سۆشیال میدیا ڕەش کردەوە، لە پڕ وێنەی دانا بەسەر پۆشەوە وە باسی قورئان و باسی نوێژی دەکرد. باو کارە یێرجان کەس دڵتەنگ نەبوو، بەڵکو بگرە گشت جلایەک دڵخۆش بوو. بەڵام چی ڕوویدا؟ بۆچی سەرپۆشەکەی لەسەری کردەوە و ئەڵقەی پەنجەشی فرێدا؟ یارجان لە خۆشەویستەکەی جیا دەبێتەوە وە سەرپۆشیش فرێدەدا. یارجان دوای ماوەیەکی زۆر بەبێ سەرپۆش دەردەکەوێت کە دوێنێ شەو 2021 لە ئاهەنگی ڕۆژی لەدایکبوونی مێکاپ ئارتیست ڕۆی بەبێ سەرپۆش دەردەکەوێ وە لە سناپچاتەکەی خۆشی ئەڵقەی لە پەنجەی دەکاتەوە کە گوایە لە خۆشەویستەکەی جودا بووتەوە. وە لە ئێستادا لە ستۆری سناپچات و ئینستاگرامی بەبێ لە چک بەدەر دەکەوێ. ئایا لە ئێوەی خۆشەویست دەپرسم ئەو خانمە مۆدێلانە بەس ئەوە ماوە گاتە بە لە چک بکەن و یان بۆ ئەکتیڤ و ناوبانجی خۆیان هەموو جۆرە شتێک دەکەن و هەموو شێوازێک تاقی دەکەنەوە. زۆر سوپاس بۆ جێگرتنتان، لایک و کۆمنت و شەریشتان لەبیر نەچێ، واروها سەبسکرایبی یوتیوبیش زەنگوڵەکەش دابگرن. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.